بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانی لە خولی ئۆنلاین سەبارەت بە تەفسیرکردنی جوزئی عەمەی پیرۆز لە خزمەت ئێوەی بەڕێز دەبین. لەگەڵ ئێوەی فێرخواز و زانستخواز بەیەکەوە گەشتێک دەکەین بە ناو ئەو هەموو سوورەتە پڕ لە تام و چێژ و لە بۆن و بەرامی خۆش بە ناویاندا گەشت و گوزەر دەکەی. ئەوڕۆ دەگەینە سوورەتی ئەو لەوانەی ئەمڕۆ کەوانەی 23 هەمینە دەگەینە خزمەت دوو سوورەتی زۆر پیرۆز، ئەوی سوورەتی ئەڵدوحا لەگە سوورەتی ئەشەرح، واتە سوورەتی ضوحا لەگە سوورەتی ئەشەرح. ئەو دوو سوورەتەمان لەگە یەکتر باس کردووە لەبەرەوەی پەیوەندیەکی زۆر بەتینیان لەگەڵ یەکتر هەیە. یەک دووەمیشت ئەو دوو سوورەتە لەسەر ڕای بەشێک لە زانایان و لە ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕایان وایە ئەو دوو سوورەتە بە یەک سوورەت، یعنی یەک سوورەت بووە، یعنی ئەوان پێیان وایە سوورەتی والضحى لەگە سوورەتی ئەشەرح یەک سوورەتە. بسم اللهشی لەبەی نەبووە، وەکو ڕەئی ئیبن مەسعود و هەندێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام ڕەئی جمهوری زانایان و لە مصحفی ئیمامی عوثمان دوو سوورەتی جیاو سەر بەخۆیان. سەبارەت یەکەمین جار بینە چەند تەوەرەك دەگرتەوە لە تەفسیرکردنی دەینە سەر تەفسیری سوورەتی ئەڵدوحا. سوورەتی والضوحا سەرەتا پێناسەکەی ناوی سوورەتی ئەڵدوحایە، ژمارەی ئاەتەکانی 11 ئاەتە، لە شاری مەککەی پیرۆز دابەزیوە، زنجیرەی 93 هەمین سوورەتی قورئانی پیرۆزە و هەروەها لە دوای سوورەتی والفەجر دابەزیوە. ئەو سوورەتە پیرۆزە یەکێکە لەو سوورەتانەی کەوا تایبەتمەندیەکی خاصی هەیە لە بۆچێ بە تایبەت لە بۆ پلە و پایە و بەرزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دڵدانەوەیەکی خوای گەورەیە سوبحانه وتعالى لۆ پێغەمبەر و لە بۆ تێگڕای مسلمانان بە تایبەت بانخوازان، بە تایبەت ئەو بانخوازە بێنازانەی کەوا لە سەرتاسەری دنیا لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ لە تەنگ و چەڵەمە و ناخۆشی و ژیانی بەرتەنجیدان. بۆیە سەید قوتب ڕەحمەتی خوای لەسەر بێ کە وەصفی ئەو سوورەتە دەکات دەفەرموێ هذه السورة بموضوعها وتعبيرها، دەفەرموێ ومشاهدها وظلالها وإيقاعها لمسة من حنان ونسمة من رحمة وطائفة من ود ويد حانية تمسح على الآلام والمواجع. وهذا فرمي وتنسم بالروح والرضا والأمل. وهذا فرمي وتكسب البرد والطمأنينة واليقين. بەو شەی وەصفی ئەو سوورەتەی دەکات. دەفرمێ ئەو سوورەتە کاتێک کەوا تەمەشای بابەتەکانی ناوی دەکەی، کاتێک تەمەشای وێ ئەو دیمەنانەی کەوا وێنای حاڵی پێغەمبەرمان لۆ دەکات صلی الله عليه وسلم، کاتێک تەمەشای ماناکانی دەکەی، کاتێک کە وردە بیەوە لە هەموو ئەو نەزمە جوانەی کە خوای گەورە بە شێوەیەکی زۆر جوان، بە نەغمەیەکی زۆر جوان دڵنەوایی پێغەمبەر دەکات. دەفرمێ هەمووی ئەوانە لەمسەتون حانیە، هەستێکی سۆزداری دەربڕینی خوای گەورەی لۆ پێغەمبەر. وەنەسمەة من الروح، وەکو بایەکی فێنچی شەماڵە بەسە دڵی ئینسانەکان دادێ، و هەروەها دەربڕینی خۆشەویستێکی خوایە لۆ پێغەمبەرەکەی خۆی صلی الله عليه وسلم. دەستەکی نەرم و پڕ لە سۆز و میهرەبانی خوای گەورەیە کەوا فرمێسکەکانی چاوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێش و ژانەکانی کەم دەکاتەوە. بۆیە ئەو سوورەتە بەڕاستی فێنکایی دڵی ئینسانی ئیماندارە. دەفرمێ إنها كلها خالصة للنبي كلها نجاء له من ربه. دەفرمێ ئەو سوورەتە هەمووی وەصف و بەسەردا هەڵگوتنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، وتسلية وترويح وتطمين، كلها أنسام من الرحمة وأنداء من الود. دەفەرمی ئەوە هەمووی بەسەردا هەرگوتنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، هەمووی بەرزکردنەوەی پلە و پای پێغەمبەری خوایە، دڵدانەوەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. وألطاف من القربى وهدهدة للروح المتعب والخاطر المقلق والقلب الموجوع.
دەفەرمێ ئەو سوورەتە بەڕاستی ساڕێژکردنی برینەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دەربڕینی نێزیکی خوای گەورە لە بۆ ئەو پێغەمبەرە لە بۆ ئەو دڵە ماندووی پێغەمبەری خوا واروەها ساڕێژکردنی برینەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەو سوورەتە پیرۆزە چەند بابەتەشی لە خۆ گرتووە یەکەم داکۆچیکردنەوە لە پشتیوانیکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایەن خوای گەورەوە خوای گەورە تەکید دەکاتەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا نەزانی تۆ خوای گەورە پشتی تێکردی بەڵکو خوای گەورە هەمیشە و بەردەوام لەگەڵ تۆیە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاڵی دووەم پلە و پایی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی دوایی و گەیاندنی بە پلەی سوپاسگوزار خوای گەورە لەو سوورەتەدا باسی پلە و پایی پێغەمبەر دەکا لە دنیای ئەو پلە و پایەکەتە ئەو پشتیوانی منە لە بۆ تو ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە ڕۆژی دواییش خوای گەورە پلە و پایەکی بەرزی دەداتێ کە دەرەجەی شەفاعەتێکە نەدراوە بە هیچ لە پێغەمبەرێک سەڵات و سەلامی خوای گەورەیان لەسەربی خاڵی سێم برهینانەوەی چەند نیعمەت و بەخششێکی خواییە بۆ پێغەمبەرەکەی لەوانە نیعمەت و بەخششی زانست و زانیاری دووەم نیعمەت و بەخششی دەوڵەمەندی و ماڵ و سامان سێەم چاکەکردن لەگەڵ بێباوک و سوال کرد خوای گەورە باسی ئەو نیعمەتانەی خۆی دەکا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێک کە ئەمن ئەو نیعمەتانم لەگە کردی چۆن سوپاسی دەکەی هەر نیعمەتێک بە شێوازی تایبەت بە خۆی سوپاس دەکرێتن تەوەری سێم لە تەفسیرکردنی ئەو سوورەتە پیرۆزە پەیوەندی بە سوورەتی پێشوو کە سوورەتی پێشوو سوورەتی ئەللەیلە لە سوورەتی ئەللەیل خوای گەورە باسی ئەنجامی دەرەنجامی خراپەکاری و دەرونی پیس و گوناهباری کرد و هەروەها خوای گەورە سوبحانه وتعالى ئەو دەزام لە بەڵێ بەڕێزان و خۆشەویستان لە سوورەتی پێشی گوتمان باسی خوای گەورە سوبحانه وتعالى باسی دەرەنجامی خراپەکاری و دەرونی پیس و گوناهباری کرد کە هاندەرە لە بۆ ئەنجامدانی هەموو کار و کردەوەیەکی خراپ بەرامبەر بەوانش خوای گەورە باسی دەرونێکی پاڵفتەکراو دەرونێکی پاک و بێگەرد بەرهەمی پاک و بێگەردیەکەش ئەوەیەکەوە نەک هەسوود بە خۆی دەگەیدی سوود بە دەوروبەرەکەش دەگەیدی بە سەدەقە و خێر و چاکەکردن لەگە خەڵکی دەور و بەر و هەروەها لەو سوورەتە پیرۆزەش خوای گەورە باسی گەورەترین و باشترین کار و خواپەرستی دەکات ئەویش کاری بانخوازیە باسی گەورەترین و بەڕێزترینی بانخواز و هەروەها فێرخواز و هەروەها ئەو کەسەی کەوا بۆ خۆی نەژیا بەڵکو بۆ خەڵک ژیا وەکو مۆمێک خۆی تاواندەوە لە بۆ ڕوونکردنەوەی ڕێگای ڕاستی خەڵکان ئەویش پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم تەوەری چوارم لەو سوورەتەدا باسی وشە و ماناکان مانای وشەکانی ئەو سوورەتە چەند وشەیەک لەو سوورەتدا ماناکەی لێک دەدەینەوە سەجا واتە دایپۆشی وەدەعەکە وازی لێت نەهێناوە وەماقەلە تووڕە نەبووە فەئاوە حەواندیەوە ضالەن سەرگەردانی فەهەدا ڕێنمونی کردووی عائیلەن هەژاری تەقهەڕ هەڵمەشاخێ تەنهەڕ ڕوت گرژ مەکە تەوەری پێنجەم لەو سوورەتە پیرۆزەدا ئەویش هۆی دابەزینی سوورەتی وەضحا جوندوب دەجێڕێتەوە و دەفەرموێ جوبریل بۆ ماوەیەک دابڕا و وحی بۆ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم نەهێنا مشریکەکان وتیان خوای گەورە دەستبەرداری محەممەد بووە و لەی تووڕە بووە خوای گەورە سوورەتی ئەضحای دابەزان ئەو فەرمودەیەش ئیمامی بوخاری و موسلیم جێڕاویەتیانەوە ڕەحمەتی خوا لە هەردووکیان کەواتە بەڕێزان ئەو سوورەتە کە دابەزی هۆکارەکەی ئەو بووە زانایان دەفرمون تەبعاً ڕای خیلاف و ڕای جیاواسێ لەوەی ئەو ماوەی کە خوای گەورە سوبحانه وتعالى یعنی وحی تاخیر کرد نەهاتە خواری وحی لۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک دەفەرمون 15 ڕۆژ بوو هەندێک دەفەرمون یەک مانگ وحی نەبەزیە هەندێک دەفەرمون 3 ڕۆژ بووە هەندێک حتا ڕەئی وایە دەرێت 6 مانگ وحی لۆ پێغەمبەری خوا دانەبەزیە طبعا وحی سەرەتا کە وحی دابەزی سەرەتای دابەزیدی وحی اقرأ باسم ربك الذي خلق ماوەیەک وحی نەهات
پێغەمبەری خوا زۆر پەرێشان بوو لە دواییدا وحی هاتەوە ماوەیەشتر بە بەردەوام وحی هات جارێشتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە وحی لەو پێغەمبەری خوا ڕاگرت حتى کافرەکان وتیان پێغەمبەر محەممەد درۆی هەندە گەورەی کرد لەسەر خوایەکەی خوای گەورە لی تووڕە بوو هەم وحی لۆ نانێری بزانە طبعا حاشاچی ڕووی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دواییدا خوای گەورە ئەو سوورەتەی دابەزان بە جوانترین شێوە دڵنەوایی پێغەمبەر دەکا و دەمکوتی هەموو ئەو ناحەزانی پێغەمبەری خوای کرد صلى الله عليه وسلم تەوەری شەشەم مانا و تەفسیری ئاەتەکان خوای گەورە سبحانه وتعالى دەفەرموێ والضحى خوای گەورە سوێن دەخوا سبحان الله بەڕێزان خۆشەویستان سوێن خواردنەکانی خوای گەورە بەشی هەرە زۆری سوێن خواردنی خوای گەورە بە دووشتە یان سوێن خواردنی خوای گەورە بە کاتە یان سوێن خواردنی خوای گەورە بە شوێنە تەماشای قورئان بکەن لەو دوو شوێن لەو دووشتە بەدەر نییە سبحان الله چەند گەورەیە یعنی کات ئەو شوێنانە چەند مهمە ئینسان بیقۆستەوە لێ بزانە خوای گەورە سبحانه وتعالى زۆر بە وردی سوێن بە هەموو کاتەکان دەخوا زۆر بە وردی بزانە خوای گەورە سوێندی خواردی بە فەجر بەرەبەیان لە دووی خوای گەورە سوێن دەخوا بەچی بە کاتی تاریکۆڕۆنی یعنی هێشتا دنیا ڕۆژ هەر نەهاتووە و هەروەها تاریکایی شەویش نمایە وەکو خوای گەورە دەفەرمێ والصبح إذا أصفر وخوای گەورە سوێن دەخوا دوا بە دواوی ڕاستەوخۆ کاتی چێشتەنگاو کە خۆر هەڵدێ ڕۆژ هەردێتن بە قەدەرای ڕمەک دنیا ڕۆناک بووە ڕۆژ هەراتە هاتا پێش نیوەڕۆ لە دواییدا خوای گەورە سوێن دەخوا بەچی سوێن دەخواتن بە کاتی عەسر و ئێوارە لە دواییدا خوای گەورە سوێن دەخوا بە شەو بە هەموو کاتەکانی شەویش ئەوی چۆن والليل إذا سجى والليل إذا يغشى والليل وما يغشاها خوای گەورە سوێن بە هەموو کاتێک والليل إذ أدبر والصبح إذا تنفس والليل إذا عسعس هەموو کاتەکانیشە والليل إذا يسري کەواتە کات زۆر گرنگە لەکن خوای گەورە کات یعنی ئینسان یعنی مرۆڤ بە هەموو گەورەی ئەو مرۆڤە بەڕاستی کاتەکان ئەو مرۆڤە گەورە دەکەن بڕێزداری دەکەن بۆی پڕی بکاتەوە بە ئیش و کاری گەورە و چاک بۆیە کاتێک ئینسان کاتەکانی خۆی پڕ دەکات و بە کاتی بە ئیش و کاری گرنگ و گەورە کاتەکانی پڕ دەکات و بەشتی پیرۆز و جوان ئەو ئینسانە گەورە دەبی کاتەکەی پیرۆز دەبیتن ئەو ئینسانە بەڕاستی بە گەورەی دەژی بۆیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەفەرموێ إن الله يحب معالي الأمور خوای گەورە حەز بە ئیش و کار و کردەوەیەک دەکا معالی واتە لە لووتکەی بەرزی دابی چیهان کار و کردەوەی زۆر چاکە زۆر باشە زۆر گەورەیە خوای گەورە حەزی لێ ئەتوو لەناو ئەو شتەدا خەریکی ئەو کار و کردەوەی بی وەیەکڕەه سەفاسف الأمور خوای گەورە ڕقی دەبتەوە لەوەی ئینسان خۆی بەشتی کەم و پڕ و پوچ و بێمانە بەسەر بباتە سبحان الله لێ والضحى خوای گەورە سوێن دەخوا بە کاتی چێشتەنگاو کاتی چێشتەنگاو لە دواییدا خوای گەورە سوێن دەخوا بە شەو والليل إذا سجى سوێن بە کاتی ئەو شەوەی کە دنیا تەواو تاریک بووە تاریکایی هەموو دنیای داپۆشیوە کەلیمەی سەجا واتە وەکو پۆشاچێک وەکو سەرچەفێک وەکو بەتانیەک بەسە کەسێکی دادەدەی مەسەلەن لۆ نمونە کە جەنازەیەک دەمری کەسێک دەبری دەڵێن سوجیە معنە چێ سوجیە واتە داپۆشرا بە پەردەیەک بە برەی سەرچەفێک بە شتێکی دای دەپۆشن ئەوە پێی دەوترێت تەسجیە یعنی داپۆشین شەویش بە تاریکاییەکەی خۆی هەموو دنیا دادەپۆشی بزانە خوای گەورە سوێن دەخوا بە دووشتی پێچەوانەی یەکتر یەکێکیان کاتی چێشتەنگاوە کاتی چێشتەنگاو ئەو کاتەیە کاتی حەرەکە کاتی وزە کاتی خەریکبوونی ئەو خەڵکەیە ئەو خەڵکە هەر یەکە لەو کاتەدا مەشغول یعنی لە گەرمەی ئیش و کاردایە سبحان الله بڕۆ ناو بازار لە کاتی چێشتەنگاو ئەو خەڵکە هەمووی خەریکی کڕین و فرۆشتن و جوولە و حەرەکەیە ماڵەکان خەڵک هەمووی لە خەوی هەستین و خەریکی ئیش و کارە کابانەکانی ناوماڵ قوتابیەکان خەریکی خوێندنن مامۆستایەکان خەریکی وانەوتنەوەن لەو کاتادادا یعنی حتى ئاژەڵەکانیش
بەخۆ کەوتونە و هەستاینەوە و بەرەو لە وەرگا و شوێنی خۆیان دێن و دەچن وهروەها بە پێچەوانەی وی کاتێک کە شەو تاریکاییدا دەپۆشیت بە پێچەوانی ئەو کاتە ئەو شەوە ئەو کاتەیە دنیا خامۆشە دنیا هێمنە خەڵکە ماندووەکانی ڕۆژ ئێستا نووسون ئەو هەموو ئاژەڵانە هەمووی سەر لە ئێوارەکە بەرەو کولانە و بەرەو هێلانە و بەرەو شوێنی حەوانەوەی خۆیان ڕێدەکەن و دێنەوە ماڵەکانی خۆیان دێنەوە شوێنەکانی خۆیان خەڵک هەمووی بەرەو ماڵەکان دەستنەوە لەو کاتەدا خەڵک هەمووی نووسون خەڵک هەمووی خامۆشن خەڵک هەمووی ئەو شەوە پەردەی تاریکی بەسەر هەموو شتەکاندا دنیایەکی هێمن دنیایەکی پڕ لە هێمنی ئاسایش لێ بزانە تەمەشاکە کاتی چێشتەنگاو ئەو کاتەیە کە سەرەتای ڕۆژگارە لەو کاتدا ڕۆژ هەراتووە و هەروە تیشتی ڕۆژ ئەو دنیا هەموو ڕۆناک کردەوە بۆیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە سوێندی پێدەخوا زانایان دەفەرمون ئەو کاتەی چێشتەنگا ئەو کاتە بووە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە قسە و گفتوگۆی لەگەر موسا پێغەمبەر کردیە ئەو کاتەی کە موسا پێغەمبەر توی تەلیقای خوای گەورە کاتی چێشتەنگاو بووە کاتی دوحا ئەو کاتەیە کە فیرعەون ویستی مبارەزە لەگە موسا پێغەمبەر بکە گوتی وأن يحشر الناس ضحى لكاتي چێشتەنگاو با خەڵکەکە کۆ ببنەوە کەوا موسا پێغەمبەر لەگە ساحیرەکان ڕوبەڕووی یەکتر ببنەوە لێ ئەو کاتەدا کاتی ئەوەیە کە وەکو گوتمان کاتی حەڕەکە وزەیە کاتی خەریک بوونە بە ئیش و کاری دنیا بۆیە ئەو کاتە زۆر مهمە کاتێک کەسێک دەیدە زوێژێک دەشوا دوور کە نوێژ دەکا ئەو نوێژە زۆر زۆر گەورەیە زۆر زۆر گەورەیە لەکن خوا لەکن پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کات دەخەڵک خوای لە بیربی زۆر گرنگە لەو کاتە کاتی ئیسراعەتەکە شەوە کەسێک هەر دەستی دوور کە نوێژ دەکا شەو نوێژ دەکات بە تاقی تەنیا لەگەڵ خوای گەورە گفتوگۆ دەکا و مناجاتی خوای گەورە دەکا ئەو کەسە زۆر پێ گەورە دەبیتن بزانە اینجا خوای گەورە دەفەرمێ سوێندم بە چێشتەنگاو وە سوێن بەو شەوەی کەوا ڕاشکاوە و پەردەی ڕەشایی تاریکی دنیای داپۆشیوە سوێندم بەو شتە گەورە بەو دروستکراوە گەورەی خۆم ما وەدەعەکە ڕەبوکە وما قەلا پەروەردیگاری تو ئەی محەممەد المستەفا ما وەدەعەکە كلمة ودع معناته يعني ما تركك وازي لد نهيناوه كلمة ودع لزماني عربي للتوديع وهاته تون كسك بالآوايدك لو سفرك دروا كلمة ودع يعني أي بيغمبري خوا صلى الله عليه وسلم كاتي خوا يقول وحي اللي قطع دكا كاتي خوا يقول هندك زار أجر توشي هليك بس يوكو مروفك خوا يقول سبحانه وتعالى سرزنشت الدكا بوي وحي اللي تاخي دكا بەڵام چۆن دایکەی زۆر بە سۆس کاتێک منداڵەکەی عقوبە و سزا دەدا بۆ ئەوەی منداڵەکەی بهێنێتەوە سەرخەت لە هەڵەکان پەشیمان بیتەوە خوای گەورە بە سۆز و میهرەبانی خۆی ئەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم وحی لێ دوا دەخا ڕادەگری وحیەکەی لۆ ئەوەی سۆز و خەنان و میهرەبانی خۆی لە بۆت زیاتر بی ولا بو ئەوەی ئەتو شەوق و زەوقت زیاتر بی اشتیاقت زیاتر بی لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى ما ودعەکە چۆن کەسێک مسافرە سەفەر دەکا ماڵ ئاوایی لە خەڵکێک دەکا ئەو کەسە تەودیع دەکرێ ینی بەڕێ دەکرێ و کاتێک کە دێتەوە باوەشی پیا دەکرێ واتە ئەی پێغەمبەری خوا خوای گەورە سبحانه وتعالى وازی لێ نەهێناو بێکجاری بەڵکو خوای گەورە دەوێت زیاتر و زۆرتر ئەتوو لە خوای نێزیک بی و خوای گەورە سۆز و عەتف و حەنانی خۆیت بەسەدا بڕێژی وما قەلا و خوای گەورە لێت تووڕە نەبووە کەلیمەی قەلا کەلیمەی قەلا واتە تووڕەبوون یعنی تووڕەبوونەکی وا کەسێک لە یەکێکی تووڕەبی بغز و غەڕەزەکەی لە ناو دڵی خۆی بهێلتەوە لێرە خوای گەورە دەفەرمێ ما وەدەعەکە یعنی خوا وازی لێن بەڵام نافی وما قەلاکە نافی وما قەلاکە لو وما قەلا يعني خوای گەورە هەندە میهرەبانە هەندە گەورەیە ڕقی لە هیچ کەسێک نییە سبحان الله يعني خوای گەورە حتا لەگەر کافر ئەو کافرەی بەد نمەکە بەرامبەر بەخوا خوای گەورە سۆز و خۆشەویستی لە ئەو کافرەش هەیە سبحان الله بەوەی کە عەبدی خۆیتی و خەڵقی کردیە نایوێ خوای گەورە عەزابی بدا خوای گەورە دەفەرمێ ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم خوای گەورە چ ئیش و کاری هەیە بەوەی ئەتوو عەزاب دا ئەی کەسی بێدی ئەی کەسی کافر ئەی بێ باوەڕ ئەی بەدنمەک
ئەی بێوەفا ئەگەر ئەتو شکرانەی خوای گەورە بکەیت ئەگەر تو ڕێی ڕاست بگری خوای گەورە ڕق و قینی بەرامبەر هیچ کەسێک نییە لۆی عەدالەت بەکاردەینی کاتێک کە سزای ئەو کافرەش دەداتن بەڵام لەگەر ئینسانی ئیماندار هەندەست بە سۆز و میهرەبانە سۆز و میهرەبانی خۆی بەکار دەینیتن اینجا خوای گەورە دەفەرمێ سبحانه وتعالى وللآخرة خير لك من الأولى أي پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم وللآخرة بەڵام بزانە کاتێک کە تۆ لە دنیای دڵت دەڕەنجێندرێ کاتێک تۆ لە دنیای ئەشکەنجە و ئازار دەبینی کاتێک تۆ هەموو ژیانن ناسۆری و ناخۆشی و دەربەدەری و زەحمەتی و ناخۆشیە دڵ و دەروونت دەڕەنجێندرێ هەر موسیبەتەکت بەسەدادێ لەگەر ئەوەی پارتێک وەکو ئەوەی پارتێک لە لەشت لێ بیتۆ کە کوڕت دەمری کە کچت دەمری لە بە دوای ئەوەش دڵیشت دەڕێنجێندرێ قسەی ناشرینیشت بەرامبەر دەکرێت دەرێن ئەوە محەممەد ئەبتەڕە و دوا بڕا و کەسێکی بێ پشت و پەنایە لەگەڵ بەڵام بزانە ئەی پێغەمبەری خوا ئەو هەموو تاقیکردنەوەی خوای گەورە لە بۆ تو وەلەلئاخر تەنها لە بۆ یەک شتە ئەویش ئەوەیە وەلەلئاخرەت ئەو دوا ڕۆژەی کە خوا ئەو پلە و پای کە خوا لە دوا ڕۆژ لۆ توی دانایە خەیڕ زۆر باشترە چاکترە لەوەی کەەوە ئەمە وەکو مەلیکەک هەرس و کەوتن لەگە بکەیت لەسەر کۆشک و تەلارێک لە ناو کۆشک و تەلارێک بژی ئەوانە ئەو هەموو ناخۆشیانی دنیا بەرامبەر ئەو هەموو فەزل و بەخشش و میهرەبانی و گەورەیەی کە لە دنیای بە تایبەت لۆ توماندانایە لەکە کەلیمەی لەکە لۆچیە لۆیەکەوە ئەو لامە لە بۆ اختصاسە یعنی خاص پلە و پای و مەقامەکی خاصمان لە بۆ تو دانایە ئەی پێغەمبەری خوا نەماندایە بە هیچ عەبد و بەندەیەک لە عەبد و بەندەکانی خوا هیچ کەسێک بافی ئەوەی نییە بستە ئەو شوێنە جگە لە تو ئەی پێغەمبەری خوا ئەویش ئەو مەقامە پێی دەوترێ وەسیلە و فەضیلە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ دەرەجەی وەسیلە و فەضیلە یەک مەقامە یەک پلە و پایە خوای گەورە لە بەهەشت داینایە لە بۆ یەک تاکە عەبدە جێ یەک تاکە عەبدە پێغەمبەر دەفەرمێ ئەرجو ئەن ئەکوونە ئەنا دەفەرمێ ئومێدم وایە ئەو شوێنە لە بۆ من بی اینجا پێغەمبەر دەفەرمێ ئەگەر مؤەزین و بانگبێژ بانجی فەرموو ئێوەش لە دوایوی بڵێنەوە بانگەکەی وەکووی بڵێنەوە تەنها لە حەی عەلە الصەلاة و حەی عەلە الفەلاح بڵێن لا حەول ولا قوة إلا بالله لە دوایی دەکە بانگبێژ لێ بۆوە ئێوە بڵێن اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت سيدنا محمد صلى الله عليه وسلم الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته أو دعاء بكن إنك لا تخلف الميعاد پێغەمبەر دەفەرمێ هەر کەسێک ئەو دوعایە بکە کە دوعای وەسیلە و فەضیلەیە لۆ من ئەمنیش شەفاعەتی لە بۆ دەکەم لە ڕۆژی قیامەتێ شەفاعەتی من لە بۆ ئەو کەسەی واجبە سبحان الله بزانە وەلەلئاخرەة خەیڕ لەکە باشترە لە بۆ خاص لە بۆ تو ئەو پلە و پایە مەقامە من الأولى لەو ژیانی دنیای کات و بەسەری دەبێت لە ناخۆشیەکان ئینجا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پلە و پایەکمان لۆ تو دانایە لە مردنت هەتا گەیشتنە بەهەشت هەمووی گەورەیە لە بۆ تو بەڵام لە شوێن و مەقامەکی خاصی ڕۆژی قیامەت دەرەجەیەکی تایبەتیشت هەیە لە بۆ خۆت و ئومەتەکەت وەلەسەوفە يعطيك ربك فترضى أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم بێشک و گومان ئێمە ئەوەی کە داوای دەکەی ئەوەی ئەتو ئومێدت پێی هەیە کەوا پێی بگەی لە پلە و پای بەرز لەوەی کەوا خەمی ئومەتەکەتە ئێمە هەرچی ئەتو بتەوێ پێت دەبەخشین طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوێکیان زۆر گریا لۆ حالی ئومەتەکەی گوتی ئەی خوایە ئومەتی من ئومەتی ئاخری زەمانە یا ربی یا ئیلاهی خوای گەورە جوبریلی نارد و سەلامی خۆی نارد لەو بە جوبریل لۆ پێغەمبەری فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا ڕازی دەبی نیوەی ئومەتی تو بچێتە بەهەشت نیوەکەی تریش لە بۆ دۆزەخ بی پێغەمبەری خوا فەرمووینا نایا جوبریل ئومەتی من ئومەتی ئاخری زەمانە ڕازی نابم ئومەتی من نیوەی بستە بەهەشتێ عەزم و ئومێد و تەمەعم وایە زیاتر بستە بەهەشتێ ئەو جارە خوای گەورە سوبحانەه وتەعالە جوبریلی ناردەوە فەرمووی بڕۆ پێی برێ لە سێ بەشی ئومەتی پێغەمبەر دوو بەشی دەبەمە بەهەشت بەشێکی لە بۆ دۆزەخ بی
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر ئومەتی من ئومەتی گەلێک ئومەتی ئاخری زەمانە ئەی جوبریل داوا لە خوای گەورە بەهێشتان لە بۆم زیاد بکە ئینجا پێی خوای گەورە فەرمووی هەر کەسێک بە دڵەوە بە ئیمانێکی ڕاستەقینەوە برێ لا إله إلا الله محمد رسول الله لن يدخل النار بە هیچ شێوەیەک هەرگیز ئەو کەسە ناچێتە ناو ئاگر ئینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕازی بوو جگە لەوەش خوای گەورە دەرەجەی شەفاعەتی دا پێغەمبەر وەلەسەوفە یوعطیکە ئەی پێغەمبەری خوا پلە و پایەک بە تو دەبەخشرێ ڕەبوکە پەروەردیگاری تو کە پێی ڕازی ئەویش تێ پێی ڕازی بوونەکە ئەوەی کەوا خوای گەورە دەرگای شەفاعەتی عوزما لە پێغەمبەری خوا دەکاتەوە کە پشتی شەفاعەتی پێغەمبەر بە يعني لە هەموو کەسێک زیاترە هەموو پێغەمبەرە شەفاعەت دەکەن بەڵام شەفاعەتی پێغەمبەری خوا لە هەموو پێغەمبەران زیاتر و زۆرتر و گەورەترە ئەوەیە کە خوای گەورە سوبحانه وتعالى مقام المحمودی دا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو خوای گەورە دەفەرمێ عسى أن يبعثك ربك مقاما محمودا ئێمە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە بە بێشک و گومان مقام المحمود من دایتت و مقام المحمود شوێنێکە لە بەهەشتێ شوێنەکە لە ڕۆژی قیامەتی خوای گەورە سوبحانه وتعالى کە خەڵک زیندی دەکاتەوە لەو کاتەی کەوا خەڵک پەنا دەبەنە بەر ئادەم دوایە پەنا دەبەنە بەر نوح دوایە پەنا دەبەنە بەر ئیبراهیم لە دواییدا پەنا دەبەنە بەر موسا لە دواییدا پەنا دەبەنە بەر ئیسا ئەی پێغەمبەرانی خوا ئێوە ئولول عەزم بوون ئێوە پێغەمبەرانی گەورە بوون دەداوە لە خوای گەورە بکە بە دەست بکە بە حساب و کتاب و لێپێچینەوەمان هیچ کە هەمووی دەڵێن لەست و ئەنا لەها ئەمە لە بۆ ئەو مەقام و پلێدانەندراینە ئاخیری ڕوودەکەنە پێغەمبەری خوا شاسواری مەیدانی حەشر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە ئیزنم دەدا شەفاعەت بکەم دەچم لە ژێر عەرشی خوای گەورە سەجدەیەک دەبەم لەو سەجدە دەمێنمەوە ئەوەندەی خوا حەز بکە خوای گەورە هەندێک قوشە دێخاتە ناو دڵ و سەرزاری من کەوا نە لە پێشتر و نە لە دواییدا بە هیچ شێوێک خوای گەورە بەو شێوەیە حەمد و سەنا نەکرایە ئینجا خوای گەورە دەفەرمێ یا محەممەد ارفع رأسك واشفع تشفع ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەر بەرزکەوە ئەوەی داوای تکای لە بۆ دەکەی تکای لە بۆ بکە وەسەل تۆعتە هەرچی داوا دەکەی پێت دەبەخشرێ ئەوەیە دەرەجەی شەفاعەتی پێغەمبەری خوا لە بۆ ئومەتەکەی ئینجا خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا چۆن تۆ شک و گومانت لەوەی هەیە کە خوای گەورە پشتت تێ بکە ئەها تەمەشا بکە خوای گەورە لە دنیایە لەو کاتێک کە پێغەمبەر نەبووی خوای گەورە چ چاکەچی لەگە کردی ئێستا کە پێغەمبەری چۆن خوای گەورە پشتت تێ دەکات مسلمانی بەڕێز گەنج و لاوی بەڕێز بانخوازی بەڕێز کاتێک کە ئێمە منداڵ بووی کاتێک کە ئێمە ڕێی حەقمان نەدەناسی کاتێک کە ئێمە سەرگەردان بووی خوای گەورە بە عەطف و حەنان و بە ڕزق و ڕۆزی و بە نیعمەتەکانی خۆی لەگەڵمان بوو تخوا کە ئێستا ئەتو سەجدە لە خوا دەبەی کاتێک کە ئێستا ئەتو بوویە عەبدێکی خوا ئێستا ئەتو بوویە فێرخواز لە بۆ دینی خوا چۆن خوا پشتت تێ دەکات چۆن خوای گەورە وازت لێ دەینی چۆن خوای گەورە بە هەموو ڕەحمەتی خۆی لەگەڵت نابی چەند مهمە ئینسانەوە هەستەیە بی خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوا ئەدی تۆ کەسێک نەبووی خۆت نەتبینی بە یەتیمی لەو کاتەی لە دایک بووی لە ناوزجی دایکت بووی یەتیم بووی باوکت نەمابوو بزانە یەتیمەن کە هاتیە دنیای لە دواییدا لە تەمەنی 6 ساڵی ئەو تەمەنەی کە منداڵ زۆر پێویستی بە عەطف و حەنان و باوەشی دایکە لەو تەمەنەشدا لە غەریبی لە دوورە وڵاتی شاری مەککە لە نێوان مەککە و مەدینە کاتێک کە پێغەمبەری خوا لەگە دایکی ئامینەی تو سەردانی خاڵوانەکەی بکە لە ڕێگا دایکی ئامینەی خاتون ئامینە خاتون نەخۆش دەکەوی لەو ڕێگا تۆ لەوانیا بەبێ کەس پێغەمبەری خوا دایکی وەفات دەکات تەنها خزمەتکارەکەیان لەگەڵا کە دەیهینتەوە شاری مەککەی پیرۆز لە دواییدا پێغەمبەر دەکەوتە ژێر کەفالەت و سەرپەرشتی باپیری لە تەمەنی 8 ساڵی ئەویش وەفات دەکات لە دواییدا ئەبوو تاڵب بە خێوی دەکات ئەی پێغەمبەری خوا ئەدێەوە عەطف و حەنان و ڕەحمەتی خوا نەبووە لەگەرت چۆن خوا ئێستا پشتت تێ دەکات ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوا ئەها یەتیم چەند گەورەیە ئێمە تۆمان جێڕا بە یەتیم هەتاکو پلە و مەقامی یەتیم بە دەربکەوی یەتیمی عەیب نییە
یەتیم نابی سوکایەتی پێ بکرێت کە وەکو لە سەردەمی جاهیلی نەفامی سوکایەتیان پێ دەکرێت بە چاوەشی کەم سیر دەکران وەوەجەدەکە ضالًا فەهەدا. ئەی پێغەمبەری خوا ئایا تۆ کەسێک نەبووی خۆت نەبینی کەسێک بووی هیچت نەدەزانی ضالًا واتە معنە ئەوە نییە گومڕا نا واتە تۆ کەسێک بووی یعنی خوێندەواری نەبوو هیچ علمەکت نەبوو بە علمی خواناسی وەکو نزیکی هەستت بە نزیکی خوا بە علمی شەریعەتت نەبوو وەکو خوای گەورە دەفەرمێ وەجەعەلناکە دەفەرمێ ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ئەتوو پێغەمبەرێک بووی نەتدەزانی کتاب چییە نەتدەزانی ئیمان و ڕێگای ڕاست و ئیمان چییە ئەمە ثم جعلناك على شريعة من الأمر لآتيشتر خوای گەورە فەرمێ ئێمە شەریعەتێکمان لۆ تو نارد فهەدا خوای گەورە ڕێنمونی کردی ووای لێ کردی ببیە ڕێن نیشاندەری خەڵکانی تریش ووجدك عائلا فأغنى ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ووجدك ئایا خۆت نەبینیەوە عائلا کەسێکی فەقیر و هەژار بووی فأغنى بەڵام خوای گەورە دەوڵەمەندی کردی زۆر کەس لە زۆربەی زۆری تەفسیرەکان دەڵێن پێغەمبەری خوا دەوڵەمەند بوو بە ماڵی خەدیجە ڕاستە بە ماڵی خەدیجە بەڵام ڕاستە خۆ خەدیجە نەهات ماڵەکەی لە کۆشی پێغەمبەری بکە صلی الله عليه وسلم نەخێر بەڵکو پێغەمبەری خوا لە تەمەنی دە 12 ساڵیەوە فکر و خولیای ئیشکردی کەتەبەر وەکو کەسێک عەز نەدەکرێت بارەکی قوڕس بی لەسەر ماڵی مامی بەڵکو پێغەمبەری خوا شوانی کردیان لە دواییدا پێغەمبەری خوا کە تەمەنی دەبتە 12 و 13 ساڵ زۆر پێداگری دەکرا کە لەگەن ئەبوو تاڵیب مامی بەرەو بە تیجارەت بستە شام بەڵام ئەبوو تاڵیب مامی نایبە بزانە لە دواییدا دەیبە لە ڕێگا دەیگەڕێنەوەکو لە زنجیرەکانی تر باسمان کرد کەواتە پێغەمبەری خوا لەو ئیش و حەڕەکانی کە کردی خوای گەورە دەرگای ڕزقی لێ دەکاتەوە ئەویش ئەوەیە خاتوو خەدیجە بەخۆی داوای لێ دەکات تیجارت بە ماڵی خەدیجە بکات دەستپاچیەکەی پێغەمبەری خوا ئەو تیجارەتەی کە بە ماڵی خەدیجەی دەکات بەوەی پێغەمبەری خوا دەوڵەمەند بوو ئینجا خەدیجە داوا دەکە شوو بە پێغەمبەری خوا بکە ئینجا پێغەمبەری خوا مارەیەکی چاچیش دەداتە خاتوو خەدیجە کەواتە جوود و کۆشەکە و ئیشکردنەکەی پێغەمبەری خوا بووە هۆی ئەوەی کەوا دەوڵەمەند بی لە دواییدا خوای گەورە بکەواتە ئەی پێغەمبەری خوا مادام خوای گەورە ئەو نیعمەتانی لەگە کردی زۆر میهمە ئینسان ڕابردووی خۆی لەبیر نەکات لۆیە فأما اليتيم فلا تقهر خۆت بەبیر بێتەوە کاتێک یەتیم بووی لۆیە لێرە فأما اليتيم کەوابوو ئەی پێغەمبەری خوا بەرامبەر بە یەتیم فلا تقهر يعني فلا تقهر اليتيم نەکەی بە هیچ نەوعەک تووڕەبی لە یەتیم کەلیمەی قەهر نارێک کابرا دەری زۆر قەهرم خوارد يعني زۆر تووڕەبوو يعني نەکەی بە تووڕەبوونیش لە یەتیم تووڕەبی یەتیم حاڵ و بارودۆخەکی خاص و تایبەتی خۆی هەیە يعني ئینسان زۆر جارێ دەبی بزانین ئێمە پەروەردەی یەتیم دەبی ئینسان پەروەردیکارێکی زۆر دڵسۆز بی لۆ یەتیم کەواتە لۆیە کاتێک یەتیمەک دێ معنای ئەوەی نییە چاک و خراپ بکا و بڕێژی و تێکدا و ئەتوو نا جاری وا هەیە جێشی دەگری بەڵام لۆی کەوا تربیەتی بدەیت ئەگەر وەنەکەی گوناحبار دەبی کەواتە لۆیە ئینسان دەبی بەست یارمەتی بدە وأما السائل فلا تنهر ومادام تۆ کەسێکی هەژار و فەقیر و دەستکورت و فەقیر بووی خوای گەورە دەوڵەمەندی کردی کەواتە بەرامبەر بەو کەسانی کە سائیلە کە دەپاڕێنەوە کەوا داوان لێ دەکەن لە ماڵی دنیا فلا تنهر ڕوویان لێ گرژ مەکە لێرە داز لە زۆربەی زۆری تەفسیرەکان هەمووی سائیلیان بە چ لێک دایتەوە بە زۆربەی زۆری بەوەی کەوا ئەو کەسەی کەوا دەرۆزەی دەکات بەڵام سائیل لێرە بەڕاستی زیاتر بەمانەی ئەو کەسی پرسیار لێ دەکا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری شەرعی فلا تنهر نەکەی ڕووی لێ گرشکەی هەر کەسێک هات پرسیاری علمی شەرعی لێ کردی سینگت فراوان بی لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر سینجی فرام و وەڵامی هەموو کەسێکی دەدایەوە کەواتە وأما بنعمة ربك فحدث کەوابوو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەر بە نیعمەتەکانی خوا فحدث ببيرت بي لبي أوهم نعمتاني خوا لبير مكة وأما بنعمة ربك فحدث معنى تيا واتا باسي أو نعمتاني خوا لوبك بباس كردن طبعا ليرة دزانان دلين آية دروس تلبو تاك تاشي أمتي بيغمبر باسي نعمتكاني خواب كلو خوي
لێرە دەزانان دووڕایان هەیە دەڵێن ئەو ئاەتە خاصە بە پێغەمبەر نەفسی پێغەمبەر زۆر جیایە لە نەفسی کەسانێکی وەکو من و تو خەڵکانی ئاسایی ڕەنگە کەسێک ڕەشە و ڕۆژ هەستی بەسی گەورەی خۆی بکە بەسی نیعمەتەکانی خۆی بکە لەسەر خۆی لە خۆبایی بی خوا ئەوەی لەگە کردم خوا ئەوەی لێ کردم شەو و نوێژ دەکەم ئەوها دەکەم ئەمە نەفسی ئێمە زەعیفە ڕەنگە شەیتان زەفەرمان پێ بە لۆیە زانایان دەفەرمون ئەگەر کەسێک لە خۆی ئەمین بوو دەیزانی یعنی یان لە حالەتێکی پێویست دەکە ئەو نیعمەتەی خوا بەدەر بێخی دەتانی بەدەری بێخی بەڵام ئەگە دەیزانی شەیتان زەفەری پێدەبا تووشی ڕیابازی دەبی نابی باسی لۆ نمونە جاری وایە کابرە ئیمامەکە مامۆستایەکە کەسێکی زۆر خۆشەویستە دەرۆزەکەرەکەیە لەوێن دەرێ ئەگەر ئەو ئیمامە ئەو مامۆستایە 5,000 دەربی دەت پێش دەرۆزەکەرەکەی دابنێ ئەو فەقیر و هەژارە خەڵک چاوی لێ دەکا ئەو خێرکردە خێری زۆر زیاترە لەوەی کە ئەتوو بەنهێنی بیکەیت هەفتەم تەوەری هەفتەم سوود و پەندە هەڵێنجراوەکان یەک لەو شتانە گوتمان کات بە شەو و ڕۆژەوە هەمووی گرنگ و گەورەیە چ کاتی هەوڵ و کۆششکردن بێت یان چ کاتی ئیسراعەت و پشتودان بێت هەمووی پێویستە پڕ بکرێتەوە بە کردار و کردەوەی باش و چاک خاڵی دووەم خوای گەورە پشتیوانی و یارمەتی دەری پێغەمبەر و خزمەتکارانی دینی خۆیەتی پشتیان تێناکات و لێیان تووڕە نابێت خاڵی سێم خوای گەورە دنیا دەدات بە هەموو کەسێکی باش و خراپ بەڵام دین نادات تەنها بەو کەسانەی خۆشی نەوێن خاڵی چوارە پلە و پایی دنیا بەرامبەر بە پلە و پایی دوا ڕۆژ زۆر کەم و بچووک و کورتە خاڵی پێنجەم دڵسۆزی و خەمخۆری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئومەتەکەی لە دنیا و لە دوا ڕۆژ لە هەموو کەس بەکەلکتر و نزیکترە پێغەمبەری خوا خاڵی شەشەم بێ باوچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەو مەبەستانە بووە یەکەم تا لە دنیادا هەرگی جگە لە خوای گەورە پشت بە کەسی تر نەبەستێت وەکو خوای گەورە وتەوەکەل عەلى الحی الذی لا يموت دووەم بە دیارخستنی ڕێز و پلە و پایی بێباوک یعنی هەتا بزانن بێ باوچی عیب و نەنچی و کەم و کورتی نییە لە بۆ مرۆڤ خاڵی هەفتەم وحی قورئانی پیرۆز سەرچاوی زانست و زانیاری و ڕێنمونی و بەختەوەری هەردوو دنیاە خاڵی هەشتەم هەر نیعمەتێک بە شێوازێک سوپاس دەکرێت نیعمەتی ئارامی و ئاسوودەی بەخواپەرستی شکری دەکرێت نیعمەتی زانست و زانیاری بە فێرکردنی خەڵک شارەزاکردنیان بە شارەزاکردنیان سوپاسی دەکرێت نیعمەتی ماڵ و سامان بە بەخشین و یارمەتیدانی هەژاران سوپاس دەکرێت تەوەری هەشتەم ڕوونکردنەوە چەند زانیاریەک دەربارەی شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەترین شەفاعەتی پێغەمبەرە تکاکاری شەفاعەت بۆ چییە شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ دەستپێکردنی لێپرسینەوەیە و هەروەها ڕزگارکردنی بڕوادارانی گوناهبار لە ئاگری دۆزەخ ئەو جارە پێغەمبەری خوا شەفاعەت دەکا مۆڵەت خواستن بۆ چوونە ناو بەهەشت و هەروەها پێغەمبەری خوا شەفاعەت دەکا بردنە بەهەشتی هەندێک کەس بەبێ لێپرسینەوە بەرزکردنەوەی پلەی هەندێک کەس لە بەهەشت و هەروەها شەفاعەتی پێغەمبەر سوکردنی سزای دۆزەخ بۆ هەندێک کەسی دۆزەخی ئەوانەی شەفاعەت دەکەن ذاتی پیرۆزی خوای گەورە و هەروەها پێغەمبەری خوا و پێغەمبەرانی تر بە تێگڕای قورئانی پیرۆز شەفاعەت دەکا پێغەمبەران شەفاعەت دەکەن شەهیدان شەفاعەت دەکەن زانایانی ساڵحی مصلح شەفاعەت دەکەن منداڵی بچووک کاتێک بە نەبالغی بە منداڵی وەفات بکە دایک و باوکی سەبری لەسەر بگری ئەوە شەفاعەت دەکەن لۆ دایک و باوکیان ئەو شتانی دەبنە هۆکاری شەفاعەت خوێندنی سوورەتی ملوک هەموو شەوێک خوێندنی دوعای وەسیلە لە دوای بانک سەردانی گۆڕی خۆشەویست صلى الله عليه وسلم شفاعتي مسلمان بو مردو لكاتي نوێژی جەنازە کاتێک کە مسلمان دوعا دەکە وەکو شەفاعەتێکە لە بۆ ئەو مردووە گەورەترین نوێژ و خواپەرستی لە کاتی چێشتەنگا و شەودایە بۆیە بەڕێزان و خۆشەویستان نوێژی چێشتەنگاو ئەو کاتەیەکەوە لە دوایەوەی ڕۆژ هەردێ بە قەدرایی 10 دقە چارێگەک ئەوە دەست پێ دەکا هەتا ئەو کاتێکەوە پێش نیوەژەی نیوەڕانەی بە 5 دقە دەمینێتن نوێژی چێشتەنگاو ئەو نوێژە بە 2 ڕکعەت دەکرێت دەتانی 4 ڕکعەت بکەیت دەتانی 6 ڕکعەت بکەیت 8 ڕکعەتیش پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کردیتی خێر و ئەجر و پاداشتەکەشی ئەوەیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک هەموو ڕۆژە ئینسان بەرامبەر بە 65 جومگەی خێر و سەدەقەی لەسەرە
بەڵام پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگەر ئەو ئینسانە لە کاتی چێشتەنگا و دوور کە نوێژی کرد بارتەقای سەدەقەی ئەو 65 جونگەیە، یعنی بە قەدرای 65 خێر ئەجر و پاداش دەبۆ ئەو ئینسانە دەنووسرێتن دەپاڕینەوە لە خوای گەورە. خوای گەورە هەرچی وتمان و دەڵێ لێمان قبول کە بە ئیخلاسەوە، خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە، خوای گەورە بەبەر شەفاعەتی ئەو خۆشەویستەمان بخا. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.